سڵاتان لەبێ ئێوارەتان باش بیسەران و بینەرانی خۆشەویست لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە گەڕامۆلاتان هیوادارم هەموو باش بن تەندروست باش بن ئەمڕۆ لە ڕۆژێکی تایبەتدا بۆنێکی تایبەت کە لە سەرتاسەری جیهاندا ڕۆژێکی بۆ تەرخان کراوە بەڵام هەموو دەزانین ئەو ڕۆژە تایبەتانە بۆ تەواوی ژیانی کەسەکان و چین و توێژەکانی کۆمەڵە ئەمڕۆ یەکی ئایار یەکی پێنج کە لە سەرتاسەری جیهاندا ئەم ڕۆژە بە یاسا دیاریکراوە بۆ چینی کرێکاران و ڕۆژێکی تایبەت بێت هەموو دەزانین کە مێژوویەکی دوور و درێژ لە پاڵ ئەم ڕۆژەوەیە بۆچی و هەروەها لە سەردەمانێکی زۆر کۆنەوە تاکو ئێستا چینی کرێکاران هەمیشە چینێکی ئەتوانین بڵێین داهات نزم و ماندووی کۆمەڵگەکان بوون و هەروەها کۆمەڵێک ڕێسا و یاسا لە ئەنجومەنەکانی پەرلەمان و لە زۆرێک لە دەوڵەتەکان کە داڕێژراوەتەوە بۆ ئەوەی داکۆکی بکات لە مافەکانی چینی کرێکاران بۆ ئەمە بەسە ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز کاک چالاکراوف سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کە لە ستۆدیۆ لە لامان میوانە زۆر سپاس دەکەین بەخێر بێن کە لە ئەمڕۆدا لە کاتی خۆتان گرت و سەردانی ئێمەتان کرد بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. زۆر سپاس هەر سەرەتا ئەم ڕۆژە لە ئێوەش پیرۆز بێ و پیرۆزبایی لە هەموو چینی کرێکاران دەکەین ئێوە بەڕێستان کە وەکو سەرۆکی لقی سەندیکاکانن کە داکۆکی کارێکی باشن لە مافی کرێکارەکان ئەمڕۆ چۆن هەڵدەسەنگێنن و ساڵانە ئەم ڕۆژە چۆن بەیاد دەکەنەوە ئەو کار و پرۆژ و چالاکیە گرنگانە چین کە لە یەکی ئایاری هەموو ساڵێک بەلاتانەوە گرنگە کاری لەسەر بکەن. بەڵێ دەستان خۆش بێت سەرەتا پیرۆزبایی لە کرێکارانی تاوی گیان و کرێکارانی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکەم سەری ڕێز بۆ بەرکەوتوان و قوربانیانی هێزی کاردا نوێنم هیوای زوو چاکبوونەوە سەلامەتی بۆ برینداران نەخوازم. ئەم ڕۆژە ڕۆژیەکی ئایر ڕۆژێکە کە 137 ساڵ بەر لە ئێستا لە ئەنجامی تونند و تیژی و مافخورانی کرێکاران لە شیکاگۆ لە کانەبەردەکان بووە هۆی تەقینەوەی کرێکاران و خۆپیشاندان لە بەرامبەردا و داخوازیەکانیانە لەو کاتەوە تا لە دوای ئەو تەقینەوە و ئەو خۆپیشاندانەوە ئەو قوربانیانی کە 137 ساڵ بەر لە ئێستا ڕوبەڕووی کرێکاران کرایەوە لەسەر داوە و داخوازی مافەکانیان بوو بە ئەم ڕۆژە بوو بە ڕۆژێکی جیانی و تایبەت کرا بە کرێکاران. 137 ساڵە تاکو ئێستا کرێکاران لە تەواوی دنیاە خەباتەکەن بۆ بەدەستێنانی مافەکانیان بەپی جۆرا و جۆری ناوچەکان نەتەوەکان وڵاتەکان دەوڵەتەکان بە پێشکەوتنیە و دەوڵەتانە توانراوە لە زۆر شوێنە لە زۆر جێە لە دنیاە مافی کرێکارۆک خۆی بچەسپێنرێت جێبەجێ بکرێ بەدەست بێت و بتوانن کرێکاران ئارام و ئاسوودەکەن. ئەوەی کە جێی داخونیگەرانی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئێمەش وەکو سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە دوای ڕوخانی ڕژێمی فاشی بەغا دیسان جاریش کە خۆمان کۆکردەوە کە لە ساڵی 91ەوە سەندیکاکانی کرێکارانی کوردستان بە گشتی خۆی ڕێخستەوە و کادرەکانی کەوتنە ئەو بوارەوەی کە خەبات بۆ بەدەستێنانی مافەکانی کرێکاران بکەن. لە کاک چالاک هەڵبەتە باس لەو بابەتانە دەکەین یاخۆ ئەو کێشە و گیر و گرفتانە کە دێنە سەر ڕێی کرێکاران دەکەین بەڵام پێم خۆشە پێش ئەوانە پۆلێنێک پێرانسێک لە بەڕێز دووەربگرین کرێکار چینی کرێکاران کێن تاکو ئێستا ڕەنگە لە لای هەندێک ئالۆزەیەکە بێ لە نێوان فەرمانبەر و کرێکاران جیاوازی تێکەڵیەک دروست بوو بێ لەلایەن و دەشزانین کۆمەڵێک هەیە لەو نێوەندەدا کە هەم لە نێو وەکو فەرمانبەرێکی ڕسمی حکومی کار دەکا هەم وەکو کرێکارێک کار دەکا بۆیە بەگشتی حەزەکەم پێناسەی کرێکار لە بەڕێزتان بزانین و لە ناوچەکەی ئێمەش کێن ئەوانی کە بە کرێکارە ژمار دەکرێن. بەڵێ خۆی سەرەتا پێناسی گشتی کرێکار ئەوەیە هەر مرۆڤێک لە بەرامبەر بەدەستێنانی بڕێک پارە هێز و تاقە و توانە و عەزڵەی خۆی بەکارهانی فرۆشتی بۆ بەدەستێنانی بڕێک پارە بۆ بژێوی ژیانی ئەمە کرێکارە یعنی ئەمە پێناسێکی گشتی کرێکارە. سەرباقی ئێمێنێتەوە سەرەوەی کە کرێکاران چۆن پۆلێ نەکرێن بەڵێ پۆلێن کراون جیاوازیان هەیە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئێستا ئێمە کرێکارانی بیناسازیمانەیە کە ئەو بەشە لە چینی کرێکاران کە پیان ئەڵێن کرێکاری بیناسازی و ڕۆژانە مەینەترین بەشن لە ناو ئەم چینەیە کە تاکو ئێستا لە یاسەکانە جیان نەکراوەوە هەموو هێز و تاقی خۆیان بەرامبەر بەدەستێنانی پارە و بژێوی ژیانیان بەکارێنن ئەیفرۆشن و ئەم کرێکارانە ڕوبەڕووی بەرکەوتن کەمەندان بوون جانە دەستانە بنەوە کە لە دواییە ئەنێژێن وەکو هاوڵاتیکی ئاسایی و بە کرێکار حسابیان بۆ ناکرێت لە یانیمە پۆلێنکردنی کرێکاران دواتر هینە سەرەوەی کە کرێکاران لە شوێنکارەکانە ئیژەکەن
لە کەرتە بچووکەکانەوە لە هەر شوێنێکەوە کە دەست پێکات ئەگەر یەک مرۆڤ لە یەکێ لە کەرتە بچووکانە بە پارەی ماگانە یا ڕۆژانە ئیش بۆ ئەو کەرتە بکە ئەمە کرێکارە هەتاکو و کەرتی مامناوەند و کەرتە گەورە و زەبەلەحەکان کە پرۆژەمانەیە لەم هەرێمی کوردستانە بە هەزاران و بە سەدان کرێکار ئیشی تیاکە. یەکێکی تر لەوە ئەوەیە کە ینی کرێکار ئەوانن کە ینی بەڕاستی وایە ئەمە یاسا ڕێکی خستووە ئەگەر پارێزەرێکی بەڕێز ئەگەر مامۆستایەکی بەڕێز ئەگەر هەرگێکە لە هەر ئاستێکا بێ کاتێک ئەچێتە کەرتی تایبەت لەگەڵ کۆمپانیایەکە بە گرێبەست ئیشەکات ئەمانە یەکسەر یاسای کار شمولیانەکا و ئەبێ پابند بن هەم خاوەنکار هەم خۆشیان پابند بن بە یاسای کارەوە یعنی یاسای کار ڕێکی خستووە ئەو مرۆڤەی بە گرێبەستی کار بە موچەی ماگانە ئیش لای خاوەنکارەکە یەکامە کرێکارە جیاوازی موچەکە و داهاتی ماگانە حساب ناکرێتن ها ڕێسا و یاساکە بەو شێوازەیەکە هەر کەسێکە هێز و بازووی خۆی بفرۆشێت کار بکە بەرەو چوون هاتن و شێوازی کرێکارانی کوردستان و چین و توێژەکان چۆنن لەگەڵ سندیکاکانە و بۆ تۆبارکردنی ناوی خۆیان بێت یاخود ئاستی ڕۆشنبیریان لە تێگەیشتنیان لەسەر خودی مافەکانی خۆیان چۆنە بەداخەوە ئێمە لە یەکێتی سندیکاکانی کرێکاران و ڕێکخراوەکانی تری کۆمەلگای مەدەنی و حتا ئەو وەزارەتە پەیوەندیداری کە مختصە یاساکانی و کارەکانی بە کرێکارانەوە هەمومان نەمانتوانیوە کرێکاران ڕێکخینەوە بێکەوە وە کرێکاران متمانەی بە هیچ لایەنێکمان نەماوە ینی متمانەیەکی ئەو توی نەماوە ناڵم هەموو کرێکاران بەڵام بەشێکی زۆر کرێکاران متمانی بێمە نەماوە چکە ئێمە ماوەیەکی دوور و درێژە خەباتەکەین بۆ بەدەستێنانی مافەکانیان تا ئێستا نەمانتوانیوە خۆشگوزەرانی و ئارامی بۆ کرێکاران بجێڕینەوە وەکو وڵاتانی دەرەوەی عێراق لە دنیای ئەبینین سندیکاکان چۆن کرێکارانیان ڕێخستەوە بەڵام ئەمەش هۆکاری جۆراوجۆری هەیە یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە لە یاسایەک هەیە تایبەتە بە ڕێخستنەوەی سندیکاکان لە هەرێمی کوردستان یاسای 52 ساڵی 1970 کە ئەمە بەرکارە بەڵام بەڕاستی موەساتی حکومی لایانی پەیوەندیدار تا ئێستا هیچ حسابێکی بۆ یاسایە نەکردووە هیچ خوێندنەوەیکی بۆ یاسایە نییە کە لە کاتێکا گرێبەست لە وەزارەتی وەبەرهێنان گرێبەست لەگەڵ کەرتی تایبەت بۆ پرۆژەیەکی وەبەرهێنان و خزمەتگوزاری لەم هەرێمەیەکە باسی ئەم یاسایە ناکە و خاڵێککە لەوە گرنگترەوەیە کە ئەم وەزارەتە علاقی بەسەر ئیشەکانی وەزارەتی کارەوە نییە لە کاتێکا بێ یاسای کار یاسای خانەنشینی یاسای سندیکاکان لە هەموو ئەم پرۆژانی کەرتی تایبەت هەر وەزارەتێکی بەڕێز مختص بێ بەمیشە و ئەم کارە بکات ئەبێ ئەم سیاسایە لە پرۆژەکانی خواجێ کاتەوە کە بەداخەوە بەڕاستی ئەمە نییە بۆیە بەڕاستی کرێکاران بەگشتی وایە من ئێمە لە لقی سلێمانی لە ئێستا نزیک بە 1000 ئەنداممان هەیە ینی ئەمە ڕێژێکی کەم نییە ویستم پرسیاری ئەو بکەم ئەو ئەندامانە خۆیان چی دەکەن ینی مەسەن بۆ پرسیارکردنی مافەکانی خۆیان لە کاتێک کە دووچاری کێشەیەک دەبن لە شوێنی کارەکانیان خۆیان چۆنێک یارمەتی یەکتر دەدەن لەگەڵ سندیکاکانە کۆنتاکتیان هەیە ینی خودی ئەندامەکان خۆیان کارێکی وا دەکەن کە داوای مافی خۆیان بکەن لە هەموو شوێنکارەکانە کرێکاران تا ئەو ئاستا وشیاریان هەیە کە داوای مافی خۆی بکە بەڵام ئایا چۆنێتی میکانیزمی داواکردنەکە ئەومە بەستەکەمە بە شێوازێکی یاسایی و گرنجەکەی ئەمەیە هەندێک جار ئەم کرێکارانە خۆیان لەگەڵ خاوەنکارەکە ڕێکەوتنێککەن لەسەر شتێک یا دواتر یا تیمێک یا لیژنەکانی ئێمە کە لیژنی هاوبەشی ئێمە و بەرەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی هەیە لیژنی هاوبەشی ئێمە و قایمقامەتی سلەیمانی هەیە کە زۆر گرنگە ئەم لیژنەیە بۆ سەلامەتی کار لەسەر شوێنکارەکانە بە دوواداچوونەکە ئەم لیژنانە ئەچنە شوێنکارەکان کرێکاران لەوە ئاگادارەکەنەوە کاتێک گرفتیە بێ لە سندیکای کرێکاران سکاڵا تۆمارکە یا لە بەڕێبەرایەتی بەکارخستن سکاڵا تۆمارکە لە هەمووی گرنگترەوەیە کە بەڕاستی لە هەرێمی کوردستان دادگای کار هەیە دادگای عەمەل هەیە بەڵام ئەم دادگای عەمەلە کارەکانی سستە لە هەفتەیەکە 2 جار بەرامبەر کێسی کرێکاران دانیشێ کە ئەمە کفایەت نییە لە شارێکی وەکو سلەیمانیا بەم هەموو قەزاو ناحەیەوە هەفتێکا 2 جار بۆ کێشەی کرێکاران دانیشن خاڵێکی تر لەوە کە بەڕاستی گرنگە هەموو لایەکمان ئێمە هەموو لایەکمان لە حکوومەتەوە تا خوارەوە بە سندیکاکانیشەوە نەمانتوانیەوە
ئەو ئاستە گرنگە و شیاریە بە کرێکاران بگەینین کە کاتێک وەکو هەموو تاوی دنیا مافی پێشێرەکرێ سعاتی زیاییش پێکا موچی کەمی ئەدا دەگرێ بەستی کاری بۆ ناکات دەستەبەری بۆ لە دەستەبەری کۆمەڵاتی ناوی تۆمار ناکات بێ سکاڵا بکە ئێمە نەمانتوانانی ئەو مشاریە تەواو بگەینە کرێکاران خۆشیان نایکەن خاوەنکارەکانیش نایانەیە بیکرێن بە هۆکاری ئەوەی کە بەڕاستی کرێکاران متمانیان بەم بەڕێوەبەرایەتیە کە تۆماری دەستەبەری بووەکە چکە چی وای کردو ئەو متمانەیە لە دەست لە لای کرێکار بەڕێوەبەرایەتێکە ئەمێ باسی ئەمە بکەم ئەو خاڵە گرنگاوەیە کە ئەم بەڕێوەبەرایەتیە بەڕاستی مەهام و ئامانجی بەس ئەوەیە لە سەتا حەفەی موچەی ئەم کرێکارە وەرەگرێ بۆ سندوقی خانە نشینی کە لە سەتا پێنج لە پارەی موچەی کرێکارەکە ئەدرێ لە سەتا دوانزەی خاوەنکارەکە ئەبێ بیدا ئەمە یاسایەکی زۆر جوانە بەرکارە لە هەرێمی کوردستان ئەگەر و خۆی جێبەجێ بکرێ کرێکارەکە لە ئایندە لی بەرژەوەندەکانی پارێزراوە بێ مافەکانیشی پارێزراوە بێ هەموو حەق و حقوقێکی خۆی وەرەگرێتەوە بەس کاتێک کە تۆ ئەم پارەیە وەرەگری خۆ مەرج نییە هەر پارەکە وەرگری یاسای خانەنشینی لە هەرێمی کوردستان تەنیا بۆ وەرگرتنی پارە دروست نەکراوە بەرکار نەکراوە لە بەرامبەر ئەمەیە کۆمەڵێک ینی لەم بەرنامە کتوپڕێیا من چەند خاڵێکی گرنگە خەمەڕووی چێک لەوانە ئەوەیە کە ئەبێ ئەم کرێکارە بیمی تەندروستی بۆ دابینکایی چێک لەوا بێ بیمی بێکاری لەم پاری دەستەبەرە بۆ دابینکە بۆ ژنان زۆر گرنگە کا بە بیمی دێکایەتیان بۆی دابین کاک ئەمە لە یاساکە هەیە زۆر بە جوانی شەڕکراوە زۆر بە ڕێکوپێکی کراوە بەڵام کە تۆ ئەمانەی لە بەرامبەرا بۆ تەنفیز ناکەی بۆ جێبەجێ ناکەی تۆ بەسپارەکەی لێوەرەگری کرێکاران چۆن متمانی بە تۆ بێ باشە تۆ لە تەواوی دنیاە پێم بڵێ هەر کەسێ بچێ پارەی ڕسوماتی قانونی بە لایەنێکی حکومی بە یاین تۆچی پارەی ئاوکارەبایی تۆچی غەرامەی سیارەکە دەی تۆچی لە خەسخانەیەکی کەتی گشتی ناو تۆمارەکەی بڕێپاری کەمە دەی پسوڵەیەکت ئەیاتێ لە بەرامبەرە کە ئیسەلمێنیان پارێدراوە بە تۆ تا ئێستا 30 ساڵ حکومڕایی هەرێمی کوردستان بەڕاستی کرێکاران ئەم پارەی ئەدەن بە بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە سەر بە وەزارەتە نازنامەیەک بە پێڕەوا نابینێ پسوڵەیەکی پێڕەوا نابینێ ئەمە سەدان جاریا داشتمانەوەی هۆکارن بۆ ئەوەی کە ئەو متمانێ نەمێنێ بەڵێزەکەم پرسیارێکە لە بەڕەسام بکەم لە سندیکاکەی ئێوە ئەوەندەی لە ماوەی ساڵی ڕابردوو زیاترەوەندەی کە هەبێ جۆری ئەو پێشەلکاریانە چین زیاتر کە لە هەرێمی کوردستان کراوە بەرامبەر بە کرێکاران ئەگەر وەکو چەندێکی چۆنێتیش لە یادتان بێ پێمان بڵێن بە گشتی ئەو پێشەلکاریانی کە زیاتر ڕوبەڕووی کرێکارانی کوورد دەبنەوە چی هەرە پێشێلکاری گرنگ کە بەرامبەر کرێکارانەکری ئەوەیە کە خاوەنکارەکان لە شوێنی کارە گرێبەستی کاریان بۆ ناکەن کە ئەمە یەکێ لە هەرە پێشێلکاریە گەورە و گرنگەکانە بەرامبەر کرێکارانەکرێ بۆ کارەکەی ئەوەیە کە ئەگەر خاوەنکار پابند بێ بە گرێبەستی کارەوە خاڵی یەکەمەوەیە کە ئابێ بە 3 جۆر زمان ئەم گرێبەستەی نووسی بێ بە زمانی دایک بە عەرەبی کە لە وڵاتی ئێمە پێویستە و زمانی ئینگلیزی شتیا بێ بۆ ئەوانی کە بیانین کاتێک گرێبەستی کار تۆمارەکە لە بینی خۆی و کرێکارە ئەوەیە کە لە ناو گرێبەستی کارە موچەکەی بۆ دیارریەکە سەعاتی کاری بۆ دیارریەکە و مەرجە دەستەبەری کۆمەڵاتی بۆ بکە و مەرجە بە پێی ضرورەتی شوێنکارەکە خەتەری کارەکە پێداویستی سەلامەتی بۆ دابینکە ینی بەرگە و بابەتی زۆرتیایە بەس ئەمە چەند خاڵێکی گرنگە کە ئەمانەوە ئەکا کرێکار خۆشحاڵەکە مافەکانی دابینکرابێ پارێزرا بێ کە تۆ ئەمە یەکێکە لە هەرە پێشێلکردنە زەقەکان و گرنگەکان لە هەرێمی کوردستان بەرامبەر کرێکارەکرێت ئەوەی تر پێشێلکردنی مافی کرێکاران لەلایەن خاوەنکارەکانەوە زۆرە یعنی هەتا ئەگاتە ئەوەی کە خانمان لە زۆر شوێن ئیشەکەن تحروشیان پێگرێ و ینی بڕووبیانی زۆریان پێگیرێ وە کرێکارانی تر بەڕاستی غەتێکی زۆریان لێکرێ خاڵێکی گرنگتر لە بیرم نەچێ ئەوەیە کە هەرە پێشێلترین مافی کرێکار لەم هەرێمی کوردستانەیە ئەوەیە کە کرێکارانی بیناسازی و شۆفێرانی بار هەڵگرەکان و تەکسیەکان لەم هەرێمی کوردستانیان لەم وڵاتەیە کە بە کرێکار حسابن لە هیچ جێکێ لە یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان جیان نەبووەوە ئەبینین هەمومان کرێکارێک لە بیناسازیە ئیشەکات لە یەکێ لە پرۆژەکانە ئەکرێتە خوارەوە ئەم کرێکارە مردنی ئەم کرێکارە ئەمرێ
ئەم کرێکارە لە یاسای جی نەبووەوە جی نەکراوەتەوە بەداخەوە ینی حکومت بۆ ئاور لەمە ناداتەوە ینی ئێمە بینین کابرای خانوێک دروزەکە ئەچێ لە ناوبازار لەو شوێنانی کە کرێکاری بیناسازی تیاوەستاوە کۆمەڵی خەڵک کۆکاتەوە لەگەڵ خۆیان ئیباتە سەر بیناکە ئیشیان پێەکە ئەمە ون ئەبن نە حکومت ئاگای لێ نە سندیکە ئاگای لێ هیچ مۆستاتێکی ئەم دەوڵەتە ئاگای لێ نییە کەم کرێکارە قوڕ بەسەرە لەسەر ئەو بینایە تووشی بەرکەوتا بێ تووشی سعاتی زیاکارە بێ تووشی ینی بەرکەوتا لەگەڵ خاوەنکارە لەسەر کارەکەی ئەمانە پێشکردنی زەق و گرنگن. کاک چالاک وەکو چەندیکە چەندێک کار بۆ ئەوە کراوەکە و کرێکارانە کۆ بکرێنەوە لەژێر چەترێکی یەکگرتوودا تایبەت سەرۆکوی کە بە ڕستان باسان کرد کەسانەی لەسەر شەقامەکان ئەگەر لە دەروی شار بێ لە ناو شار بێ کۆ ئەبنەوە و چاوەڕێی کەسێک دەکەن کارێکیان پێ بدا بەڵام وەکو چەندیکاکان چۆن کارکراوە بۆ ئەوەی ئەمانە کۆ بکرێنەوە یاخود ژێگەیەک هەبێ ئەگەر کەسێک پێویستی بە کرێکارێکیش هەبوو بچە سەردانی ئەو شوێنە بکە. ئێستا بۆ نمونە بۆ کرێکارە بیانیەکان دەبینین هەندێک کۆمپانیا دروست بووە دەچی سەردان دەکەیت پێویست بە کرێکارێکی بیانیە ئەگەر لە ماڵ ئیشکا لە شوێنی کارەکە دیشکە بەڵام ڕێخستنەوەی کۆی کرێکارەکان و تایبەتەوانی کە کاری زۆر سادەیی ڕۆژانەی ژیان دەکەن ئایا هیچ کارێک هەوڵێک کراوە بۆی ئەمانە کۆ بکرێنەوە جێگەیەکی دیاریکراوە هەبێ تا بانگ بکرێن لەوێەوە مافیان پارێزراوتر بێت. بەڵێ ئێمە سەدان و هەزارانی یاداشتمان بە حکوومەتی هەرێمی کوردستان بەلایانی پەیوەندیدار بە حکوومەتی خۆجیی داوە کە لە یاساکانە جێ ئەوە بکاتەوە مەکتەبی عەمەل بۆ کرێکارانی خۆماڵی تەسبیت بکرێت دابنرێ بەڵام تا ئێستا نییە. یەکێکە لەو پرۆژانەی کە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بیر لە مەکتەبی عەمەل بکاتەوە بۆ کرێکارانی خۆماڵی بەڕاستی ئامانجێکی باشیە بێ وە کرێکاران ناونووسەکرێن کرێکاران ڕێگە خرێنەوە ئەو کاتە گەر مەکتەبی عەمەل تەسبیت کرا ئەتوانێ کرێکارانیش لە یاساکانی دەستەبەری کۆمەڵایەتی جێبکاتەوە بەداخەوە بەڕێبەراتێکەیە بە ناوی بەڕێبەراتی بەکارخستن لە سلەیمانی لە هەولێر لە هەموو پارێزگاکانی ئەم بەڕێبەراتی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیە ئەم بەڕێبەراتێت نەیتوانیەوە تا ئێستا و کرێکارانە کۆ بکاتەوە بەڕێبەراتیەکە کە مۆسەیەکی گرنگی حکوومەتە کە یاسای لەبەردەستایە کە ڕێسایی لەبەردەستایە کە ئیمکانەتی لەبەردەستایە حکوومەتە یعنی ناکرێ بڵێ حکوومەت ناتوانێ میشە بکە تا ئێستا نەیتوانی ئەوە بکە بەڕاستی ئەمە گرفتە بانیمە گرفتە لە حاڵەتێکە جەنابەت باس کرد کە کرێکاری بیانی بۆ شێوە دەگەخرێ ئەوانیش گەورەترین گرفتیانەیە کرێکاری بیانی ئەوەیە کە زۆرێک لەم کۆمپانیایانەی کرێکاری بیانی هاورداکەن ئەوەنگە ئیشان بە کرێکارەکانە تا هاوردەیەکەن دوایی لێرەیان خەنە سەریش و بەڕلایەنەکەن لیان ناپرسنەوە هیچ بەڕێبەراتێکیش لە حکوومەت لەمە ناپرسێتەوە من بەڕاستی بە تەحداوایی لەم یەکێک پێم بڵێ لیژنەیەک ڕێکخراوێک سندیکە کەسێک پێم بڵێ کە طبعاً ڕێکخراوی کرێکارانی بیانی هەیە لە ئێمەیان سندۆتەوە مۆڵەتی پێوەرگیراوە جیاکراوەتەوە بەڵێ کە خۆی بە یاسا بێ لای ئێمە بێ بەڵام بەداخەوە جیاکراوەتەوە من بە تەحداوایی لەم کێ چووە کرێکارێکی لە ماڵێکە داناوە بۆ خادیمە بۆ خزمەت گوزاری چێ چوە لە دەرگای ماڵەکە یا دوای مانگێک دوای 2 مانگ دوای 20 ڕۆژ چێ چوە کرێکارەکەی بان کردو بۆ لای خۆی بڵێ ئایا تۆ زیادی شپێکەن معاشکەتە بڕن چی بەرامبەرەکەن نییەشتی وا لەم هەرێمی کوردستانیە بەڕاستی ینی پرشتیکردێکی وانە سێری خۆی گەورەترین گرفت لە هەرێمی کوردستان یاساکان نییە گەورەترین گرفت لە هەرێمی کوردستان میکانیزمی جێبەجێکردنی یاساکان میکانیزمی بەدواداچوونە بۆ یاساکان بۆ جێبەجێکردنی کە ئەمانە بەڕاستی لە ئاستێکی زۆر نزمایە زۆر خوارەوەیە هەیە ناڵێن نییە ینی نییە شتیوان نییە بڵێن بە مطلقی بەڵام ئەو ئاستە کیفایەتی ئەوەی نەکردووە کرێکاران ئارام کاتەوە. دەستەکانتان خۆش بێت کاک چالاکرۆف زۆر سوپاسانەکەین هەڵبەتە پرسیار و بابەتی زۆر زۆر هەیە بەتایبەت سەبارەت بە کیر و گرفتەکانی چینی کرێکاران و ئەو کێشانێکی هەیە و تەنانەت بە پێی یاساکانیش کە چۆن چه یاسایەکیان بۆ جێبەجێک بۆ فراهەم کراوە چۆن جێبەجێ دەکرێت و بەڕێستان ئاماژەتان پێکرد بەڵام کاتی پرۆگرامەکە بەتایبەت لە ڕۆژی کۆمڕۆدا کە خودی ڕۆژی جیهانی کرێکارانە بەڕێستان کۆمەڵێک ئیڤنت و بەرپرسیارەتی ترتان هەیە ئەوەندە کاتت بە ئێمە بەخشی سوپاس دەکەین کە لە لامان ئامادە بووی بەڕێز کاک چالاکرۆف لەگەڵمان ئامادە بوو زۆر سوپاس دەکەین وە سوپاس بۆ گوێگران و بیسەرانیشم لە کەناڵی سلێمانی
هیوادارم لە کۆتاییە ئەوەندە پەیامە هەیە کە سەرڕای هەموو بارودۆخەکان هەموو ڕێساو یاساکان بەڵام هەر تاکێکی کۆمەلگە لە خۆی دەست پێ بکات بە ڕێزگرتن لە چینی کرێکاران بە ڕێزگرتن لە خودی خۆی و بە وشیاری کۆمەڵایەتی سەبارەت بە خودی خۆی چۆن داوای بافی خۆی دەکات چۆن ئەو هەنگاوانە جێبەجێ دەکات کە یارمەتی خودی سندیکاکان و لایەنەکانی جێبەجێکاریشدا بۆ ئەوی کە مافەکانیان بۆ دەستە بەرکەن. زۆر سوپاس بۆ ئێوە هیوادارم کە توانی بێتمان شتێکی کەمیش بێ سەبارەت بکێشەکانی کرێکاران باس بکەین. دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوە.